ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆکەش هاتوومەتەوە خزمەتەوەی عزیز چوار بابەتم لەبەر دەستە کە پێشکەش بێەوەی عزیز یەکەم لە بەرنامەی ئەمڕۆماندا یەکەمین بابەتمان دەربارەی کۆڵبەریە. کۆڵبەری نان بەرابەر بە گیان. بەپێی هەواڵی ماڵپەڕی کۆڵبەر نیوز، سەیوان عەبدوڵڵازادە کۆڵبەری لاوی خەڵکی شاری بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی لە سنووری ئەو شارە گیانی لەدەستا و کۆڵبەرێکی دیکە بە ناوی حسێن خەڵکی سەقز بریندار بوو. ئەو دوو کۆڵبەرە لە بەرزایەکانی سنووری ئاوپەڕی حەوتاشی سەر بە شاری بانە کراونەتە ئامانجی تەقەی ڕاستەوخۆی هێزە درەندەکانی سەر سنوور. کاتێک کارەساتی هەژاری و بێکاری بنەماڵە کرێکاریەکان و خەڵکی زەحمەتکێش بێبەزەیانە لە چنگی خۆیدا دەگوشێ ئیتر هەوڵدان بۆ مانەوە سنوورەکانی تەمەن تێدەپەڕێنێت. لە نێو کۆڵبەرەکاندا لاوانی تەمەن 15 ساڵ و پیاوانی سەر و 6 ساڵ و تەنانەت ژنانی سەرپەرشتی بنەماڵەش بەرچاو دەکەوێت. ژمارەیەکی زۆر لەو گەنجە کۆڵبەرانە کەسانێکی خاوەن مەدرەکی زانکۆ و خوێندەوارن کە بە لەشکری بێکارانەوە پەیوەست بوون و تا بە ئێستا نەیانتوانیوە کارێک پەیدا بکەن. ئەو کۆڵبەرانەی کە ڕوویان لە کاری گواستنەوەی کەلوپەل لەسەر سنوور کردووە لە ڕاستیدا هێزی کرێگرتەی ئەو تاجر و دەڵاڵانن کە نیشتەجێی شار و گوندەکانی سەر سنوورن. ئەوان لە خاڵێکی سنووریەوە کاڵا و کەلوپەل وەردەگرن یان هەناردەی شوێنێکی تری دەکەن و بەبێ ئەوەی هیچ مەترسیەک هەڕەشەیان لێ بکات زۆرترین قازان زەخەنە گیرفانی خۆیانەوە و کرێکی زۆر کەمیش دەدەن بە کۆڵبەرەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پاساوکردنی جەنایەتەکانی خۆی بەرامبەر بە کۆڵبەرانی زەحمەتکێشی ناوچە سنووریەکان وەک قاچاقچی و تاوانبار ناویان دەبات. هەر بۆیە هەر ڕۆژە و ژمارەیەک لەو زەحمەتکێشە بێدیفاعانە دەکەونە بۆسەی کۆمەڵێک چەکدار و بەکرێگیراوی سپای پاسداران و هێزە ئینتزامیەکان و وەک دوژمن لە مەیدانەکانی شەڕدا هەڵسو کەوتیان لەگەڵ دەکرێت. ئەوان دەبنە ئامانجی تەقەی ڕاستەوخۆ و درێژەی ژیانیان دەنێنە گرەوی پەیداکردنی پاروەنانێکەوە. کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا ئەم کۆڵبەرە زەحمەتکێشانە بە تاوانبار و تێکدەرانی نەزمی ئابووری دەناسێنێت کە هەمووان دەزانن کۆڵبەری کارێکی نائاساییە و تەنیا لە ڕووی ناچاری و بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانە پەنای بۆ دەبردێت. لەو ناوچانە خەڵکی زەحمەتکێش هیچ ڕۆڵێکیان لەو قاچاقچیەتیە ڕێکخراوە گەورەیانەدا نییە کە لەلایەن سپای پاسداران و هەندێک دامەزراوەی فەرمی و نیمچە فەرمی سەر بە سپای پاسدارانەوە بەڕێوە دەبردێن. کۆڵبەران لە هەلومەرجێکدا ڕێگای مەرگ و ڕێگای پڕمەترسی سەر سنووریان لە پێناو دابینکردنی هەزینەی سەرسوورهێنەری لانیکەمی ژیانیان گرتووەتە بەر کە لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمە جەنایەتکارەدا هیچ ڕێگەیەکی دیکەیان بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیان بۆ نەماوەتەوە. سەرەڕای تەواوی و مەترسیانە بەڵام کۆڵبەران و کاسبکارانی سەر سنوور بەهۆی دۆخی دژواری ئابووری و پێویستی دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دیسانیش گیان لە پێناو ناندا دەخەنە مەترسی.